بەناوی خۆی گەورە هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە وانەکانی فێربوونی زمانی ئینگلیزی. کۆرتە چیرۆکی ئەمڕۆمان بەناوی ئیمیلیز سیکرێت، نهێنی دادا ئیمیلی یا ڕازی ئیمیلی. بەلەوە دەست پێ بکەن بەم کۆرتە چیرۆکە لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن. ئەمە کە لە خوارە و دەیبینن دەتوانن کاناڵەکە خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لێدەن بۆچی بەوەی کە یوتیوب ئاگادار کاتەوە بەو کۆرتە چیرۆکانە یا ئەو وانانە کە دایدەنین. Emily is 8 years old. She lives in a big house. She has a huge room. She has many toys and she has a lot of friends. But Emily is not happy. She has a secret. She doesn't want to tell anyone about her secret. She feels embarrassed. The problem is that if nobody knows about it, there is no one that can help her. Emily is 8 years old. Dad Emily 8 ساڵە. She lives يعني دەژیێت in a big house لە ماڵێکی گەورە big گەورە. She has a huge هەر معنای گەورەس. Huge room يعني وتاقێکی گەورەی هەیە. She has many toys. ئەم کچە یاری زۆری هەیە، هاوڕێی زۆری هەیە. Toys یاری. And she has a lot of friends. واتە هاوڕێی زۆری هەیە. But Emily is not happy. بەڵام دەڵێ چی؟ دڵی خۆش نییە. She has a secret. ئەو کچە نهێنیەکی هەیە. Secret نهێنی. She doesn't want to tell anyone about her secret. ئەو نایەوێت نهێنیەکەی خۆی بە کەس بڵێت. She feels embarrassed. ئەو هەست بە شەرمەزاری دەکات. Embarrassed شەرمەزاری. The problem is that کێشە. کێشەکەی is that ئەوەیە کە if nobody knows about it. کێشەکەی ئەوەیە کە هیچ کەسێک سبارەت بە ئەو نهێنیە نازانێت. There is no one that can help her. و ئەم نهێنیەشە جۆرێکە کەس نییە کە بتوانێت یارمەتی بدات. Can توانێت help her یارمەتی بدات. Emily doesn't write and homework. ئەمە باسیەوەکە کە ئەمە نهێنیەکە ئیمیلیە کە ئیمیلی هالە قوتابیەکە کە ناتوانێت بنووسێت و ئەرکەکانی ماڵی ناتوانێت بەجێبێنێت. When there is an exam تاقیکردنەوەی کی هەیە she gets sick. ئەو نەخۆش دەکەوێت. یعنی چی؟ یعنی خۆی بە نەخۆشی دەدات. She doesn't tell anyone. ئەو بە هیچ کەسی نەوتیە کە ناتوانێت بنووسێت. But the truth is she can't read and write. بەڵام ڕاستینەکە ئەوەیە کە ئەو ناتوانێت read خوێنێت و write بنووسێت. Emily doesn't remember that letter of the alphabet. Emily doesn't remember لەبیری نییە. پیتەکانی ئەلفبێ لەبیر نییە. Letters پیتەکان of the alphabet لە ئەلفبێ. One day لە ڕۆژێکدا Emily's teacher finds out. لە ڕۆژێک مامۆستای ئیمیلی بۆی دەرکەوت. She sees that Emily can't write on the board. بۆ مامۆستاکە دەرکەوت کە ئیمیلی ناتوانێت لەسەری تەختەکە بنووسێت. She calls her after class and asks her to tell the truth. بۆی دەڵێ مامۆستاکە بانگی لێ کرد بە دوای کلاسەکەی and asked her و پرسیاری لێ کرد to tell کە پێ بڵێت چی بڵێت کە ڕاستیەکەی بڵێت. یعنی چی؟ یعنی پرسیاری کرد لە ئیمیلی
کە بڵێت بۆچی ناتوانێت بنووسێت سبزانی وەڵامی ئیمێلی چیە دەڵێ Emily says it is true بەڵێ ئەمە ڕاستە I don't know how to read and write من نازانم چۆن بنووسم و خوێنمەوە read خوێندنەوە and write ونووسین The teacher listens to her مامۆستاکە گوێ لێ دەگرێت و she wants to help Emily مامۆستاکە گەرەکیە یارمەتی ئیمەلی بدە She tells her پێ دەڵێت That's okay That's okay یعنی باشە کێشەی نییە No problem ئاوایشە دەڵێن لە ئینگلیزیە You can read and write if we practice together دەڵێ ئێمە دەتوانین read خوێندنەوە and write و بنووسین if we ئەگەر ئێمە لەگەڵ یەکە تەمرین بکەین مەشقەکان بنووسین So Emily and her teacher meet every day after class بۆیە ئیمیلی و مامۆستاکە یەکتریان دەبینی دوای کلاسەکەیان They practice together بۆیە لەگەڵ یەکە تەمرینیان دەکرد مەشقەکانیان بەجێ دەینا Emily works hard دەڵێ ئیمیلی زۆر کار دەکات بە سەختی کار دەکات ئێستا دەزانێت چۆن بخوێنێتەوە و بنووسێت Now she knows how to read and write دەڵێ ئێستا Now she knows ئەلان دەزانێت how to read چۆن خوێنێتەوە و and write و بنووسێت خۆشەویستان بەڕێزان هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە هیوادارم بە دڵتان وێت و هەروەها کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە لێدەن و هەروەها شێریکەن بۆ هاوڵەکانتان هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ